حەوشەی ماڵێکە لە گردی بانەهێلکی قەزای ناوەندی سۆران. تیمێکی شوێنەوارناسی هاوبەشی بیانی و ناوخۆیە 6 ساڵە لەم شوێنە کار دەکەن. ئێمە نزیشی تقریبا 6 وەرزە کار دەکەین لەم گردە. ئەم وەرزەی کارکردنمان زیاتر تیشکمان خستە سەر دۆزینەوە بیناسازیەکان و پاشماوە ئاژەڵی و ڕۆچیەکان و گڵینەکان بۆ ئەوی بزانین شێوازی ژیانی تاکەکانی ئەو نشینگەیە لە بنارەکانی چیای زاگرۆس چۆن بووە و کاریگەری چی هەبووە و چ پەیوەندێکی هەبووە لەگەڵ نشینگەکانی تری دەوروبەریویان ئەو دیوی زاگرۆس. توانیمان لە 2 چوارگۆشە کار بکەین، چوارگۆشەی ڕقم 1 و چوارگۆشەی ڕقم 8. لە چوارگۆشەی ڕقم 1 کا بەشێکمان فراوان کرد توانیمان پاشماوەی 2 بیناسازی ببینینەوە کە دانەیەکیان بۆ سەردەمی سەرەتاکانی ئیسلام دەگەڕێتەوە، دانەیەکی تریشان کە لە خواردترە و زۆر قوڵترە بۆ چاخی بەردینی نوێ سەردەمی حەلەف دەگەڕێتەوە. لە چوارگۆشەی ژمارە 8 بە هەمان شێوە توانیمان 2 خانووی تر ببینینەوە کە ئەوانش بە هەردووچیان شێوە لاکێشەیی بوون کە لە بەرد و قوڕ بناخەکانی لە بەرد و قوڕ دروست کرابوون کە بۆ چاخی بەردینی نوێ سەردەمی حەلەف دەگەڕێتەوە. توانیمان هەندێک لە گلێنەی زۆر سەرنجڕاکێش بدۆزینەوە کە نەخش و نیگار و وێنەی یان زەخرەفەی تایبەتمەندی سەردەمی حەلەفیان لەسەر کرابوو. ئەمە سەرباری ئەوەی دۆزینەوەی پارچێک لە بووکەڵە کە پێی دەڵێن فیگەراین کە وێنەی ئاژەڵ و وەکو بووکۆکە وایە کە لە قوڕ دروستکراون، ئەمانش هەموو بۆ ئەو سەردەمە دەگەڕێنەوە. گۆمێز ئەنەریۆ شوێنەوارناسە لە زانکۆی کەتەلۆنیای ئیسپانی باس لە دۆزینەوەی ئەم شوێنەوارە دەکات. ناوم مەریەم گۆمێزە، تەڵەبەی دکتۆرام لەگەڵ تیمی زانکۆی بەرشەلۆنی ئیسپانی هاتووم بۆ ئێرە لەبەرەوەی بڕیارمدا بێم بۆ ئەو سایتەی بانەهێلێک بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرنجم ڕائەکێژی و حەزەکەم لێکۆڵینەوە لە زانستی ئەو شوێنانە بکەم. من لە کاری فلۆتیشن کارەکەم کە لەسەر ڕەژوو و هەروەها تۆ لە سایتەکە کۆیان ئەەکەمەوە و ئەیان بەم لە ناو ئاو دییان ئەەکەمەوە، دواتر بە مایکرۆسکۆپ لە مختبەر کاریان لەسەر ئەەکەم و تێزی دکتۆرایەکەم لەسەر ئەو بابەتێ. ئەو شوێنەوارانەی لە گردی بانهێلک لەلایەن تیمەکانەوە دۆزراونەتەوە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی شارستانیەتی حەلەف کە بۆ 5000 ساڵ بەر لە زاین دەکات. قارەمان خاوەنی ئەو ماڵەیە کە شوێنەوارەکەی تێدا دۆزراوەتەوە و بێ ئاگا بووە لەوەی حەوشەی ماڵەکەیان شوێنەوارێکی وامێژووی بوو بێت. ئەمە دەمەکە و خانیان دروست کردێت تقریبا ماوەی 4-5 ساڵە هەر زیاتر هەر هەیکەل بووە. تقریبا لە 2014 هاتینە ئێرانە پێشنجی کەمەئیشن لێرە کردیە ئەمە نەنزانیە کە ئێرە شوێنەواربی، بەڵام ئەوان لە پێش ئەنی 2018 هاتینە ناخۆشیەوە پێش ئەوەی بێنە ناخۆشیەمە دیارە لێرە خەریتیان وێ بووە، خەریتی ئەو منتیقیان وێ بزەبت خەریتی ناخۆشیەمیان وێ بووە. ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ئەوها تەقیباتیان کرد دیتیان ئێرە کە جێیەکی شوێنەوارە، ئەنی شوێنەواری مێژووی کۆنیان لێ دۆزیتەوە. لەو چاڵەدا پاشماوەی خانوویەکی سەردەمی حەلەف کە نزیکەی 7000 ساڵ بەر لە ئێستا دۆزراوە بووە. گرنگترینیان ئەوە بوو کە پاشماوەی سەقفمان دۆزیوە. لە هیچ یەکتر شوێنی تری جیهان زۆر بەدەگمەن دەتوانی پاشماوەی سەقفێکی داڕما و بدۆزیەوە، چونکە ئەوە پرسیارێکی زۆر گەورەیە بۆ شوێنەوارناسان. دیواریان دروست کردیە بەڵام چۆن خانووەکەیان سەقفێکیان بۆ بانێکیان بۆ دروست کردووە. بۆیە تەواوی خاکەکەی ئێرە سەمپڵ وەردەگیرێتن بۆ ئەوەی کە بزانین ئەو ئەدەواتانەی ئەو مەتریالانەی کە بۆ دروستکردنی بان بەکار هاتووە چ بووە. لە ساڵی 1952 تیمێکی شوێنەوارناسی بۆ یەکەم جار کاری هەڵکۆڵینیان لەم شوێنە کردووە، بەڵام بە هۆکاری جیاواز کارەکانیان ڕاگرتووە. سەرنجام ساڵی 2018 کارکردن لەم شوێنە دەستی پێکردوتەوە و بەردەوامیشی دەبێت. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی، سۆران.
هاتەوە